ڕاگەیاندنی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. پێشوەختە یەکی ئەیار ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار لە هەموو کرێکاران زەحمەتکێشان و سەرجەم ئەو مرۆڤانەی کە لە پێناو ئازادی و یەکسانیدا خەبات دەکەن پیرۆزبایی دەکەین. ئەمساڵ لە بارودۆخێکدا بەرەو پێشوازی ڕۆژی جیهانی کرێکار دەچین کە بارودۆخی گشتی کۆمەڵانی خەڵکی جیهان بەتایبەت کرێکاران زەحمەتکێشان و توێژەکەم داهاتەکانی کۆمەلگا بە چەند قات دژوارتر لە ڕابردووە. ئەگەرچی لە هەندێک لە وڵاتانی پێشکەوتوو گەشەیەکی ئابووری کەم دەبیندرێت و هەڵاوسان بە بەراورد لەگەڵ ساڵی 2025 تا ڕادەیەک دابەزیوە، بەڵام لە زۆرێک لە وڵاتانی لە حاڵی گەشەکردندا قەیرانەکانی وەک قەرز، بێکاری، گرانی، هەژاری و نەبوونی ئەمنیەتی خۆراک هەروە بەردەوامە. کەلێنی ئابووری لە نێوان وڵاتان و هەروەها لە ناوخۆی کۆمەڵگەکاندا پەرەی سندووە و هۆکارگەلێکی وەک گرژیە سیاسیەکان، شەڕ و گۆڕانکاریەکانی بازاڕی وزە دەورێکی سەرەکییان لە خراپتربوونی ئەم دۆخەدا هەبووە. ئەمڕۆ ژیانی بنەماڵی کرێکاران و موچەخۆران بە جۆرێکەکە داهاتی مانگانەیان بە زەحمەت وەڵام دەرەوەی پێداویستیە سەرەکیەکانی ژیانیانە. لە خوارەوەبوونی هەقدەست لە بەرامبەر بەرزبوونەوەی لە ڕادەبەدەری تێچوەکانی ژیان، بەڕێچوونی ئەم توێژەی لەگەڵ گەلێک ئاستەنگ بەرەوڕوو کردوێتەوە. بەشێکی زۆری داهاتەکەیان بۆ هەزینەکانی وەک کرێخان و خۆراک، جلوبەرگ، وزە و گواستنەوە خەرج دەکرێت. زۆرێک لە بنەماڵەکان ناچار بوون بەشێک لە پێداویستیەکانی ژیان وەلا بنێن، خەرجەکانیان کەم بکەنەوە و واز لە بەرنامە خۆشگوزرانەکانیان بێنن. لە ئاوا بارودۆخێکدا تەنانەت هەبوونی کارێکی جێگیر و بەردەوامیش ئەمنیەتی ئابووریان گەرنتی ناکات. بەپێ راپۆرتی ناوەندە نێودەوڵەتیەکان وەک سندوقی نێودەوڵەتی دراو و نەتەوە یەکگرتووەکان، ئاسەوارە وێرانکەرەکانی شەڕ لە ساڵی 2026دا نەک هەر پەرەیان سندووە، بەڵکو ڕەهەندی ئاڵۆستریان بەخۆوەگرتووە. شەڕەکان ژیانی ملیۆنان مرۆڤیان بە شێوازی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خستۆتە ژێر کاریگەریەوە و بوونەتە هۆی پەرەسەندنی هەژاری و قەیرانە مرۆییەکان. بەرزبوونەوەی نرخی وزە و مادە خۆراکیەکان، پەککەوتنی زنجیرەکانی دابینکردن و گوشاری ئابووری بۆ سەر توێژەکەم داهاتەکان لە زومرەی گرنگترین لێکەوتەکانی ئەم دۆخەن. لە تەنیشت ئەمانەشدا کاریگەریە دەرونی و کۆمەڵایەتیەکانی شەڕ زۆر قوڵ و بەربڵاون. دڵە ڕاوچێ، نائەمنی، خەمۆکی و بێبەشبوون لە خوێندن بە تایبەت لە نێوان منداڵاندا بە شێوەیەکی بەرچاو پەرەی سندووە. شەڕەکان چوارچێوەی سنوورە جوگرافیەکانیان تێپەڕاندووە و شوێنەوارەکانیان لە ڕێگەی ئابووری جیهانی و کۆچبەرانەوە تەواوی جیهانی گرتوێتەوە. لە بارودۆخی ئێستادا خەڵکی ئێران بە تایبەت کرێکاران و زەحمەتکێشان و بنەماڵەکانیان لەگەڵ گوشاری توندی ئابووری، ئەمنیەتی، بێکاری، نەبوونی ئەمنیەتی پیشەیی و دەستڕاگەیشتنی سنووردار بە خزمەتگوزاریە گشتیەکان بەرەوڕوون. بەشێکی بەرچاوی سامانی گشتی لە پێناو هەزینە سەربازیەکاندا خەرج دەکرێت و ئەو بەشەکەمە خزمەتگوزاریانەش کە هەبوون لەوانە خوێندن، تەندروستی و پاڵپشتیە کۆمەڵایەتیەکان لە چاو جاران گەلێک کەمتر بووتەوە یان بە تەواوی لە ناوچوون. ئاوارەیی، ناسەقامگیری، کێشەی بژێوی و ترس و دڵەڕاوچێ بۆتە واقعەیەکی ڕۆژانەی ژیانی زۆرێک لە بنەماڵەکان. ئەم شەڕانە دەرەنجامی ململانەی زلهێزەکانە لەسەر سەرچاوەکان، دەسەڵات و بەرژەوەندیە ئابووریەکان و هیچ پەیوەندیەکی بە باشتربوونی ژیانی خەڵک و کرێکاران و توێژە کەم داهاتەکانەوە نییە. لەم ناوەندەدا خەڵک و بە تایبەت بنەماڵی کرێکاران و زەحمەتکێشان و چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا قوربانیانی سەرەکی ئەم بارودۆخە ناهەموارن. لەم ڕووەوە نەک هەر نابێت پشتگیری لە هیچ کام لەلایەنەکانی شەڕ بکرێت، بەڵکو دەبێت شەڕ و خوڵقێنەرانی شەڕ ئیدانە بکرێن و بەو پەڕی وشیاریەوە جەخت لەسەر بەرژەوەندیە هاوبەشە مرۆیی و چینایەتیەکان لە دژی شەڕ و نایەکسانی بکرێتەوە. لە ڕۆژی جیهانی کرێکاری ئەمساڵدا لە ئاوا بارودۆخێکدا دەبێت جەخت لەسەر پێویستی بەهێزکردنی هاوپشتی نێوان توێژە چەوساوە و ستەم دیتۆکانی کۆمەلگا بکرێتەوە. دەبێت بەرگری لە مافە سەرەتاییەکانی وەک موچە،
ئەمنیەتی پیشەیی و دەستڕاگەیشتن بە پێداویستیە بنەڕەتیەکانی ژیان بکرێتەوە. دژایەتی شەڕ و توندوتیژی بکرێت و لەسەر کۆتایی هاتنی دەست بەجێی شەڕ و ماڵوێرانیەکان جەخت بکرێتەوە. بە برنەسەرەوەی ئاستی وشیاری و هاوکاری کۆمەڵایەتی ڕێگری بکرێت لە پرشوبڵاوی و لاوازی هەرچی زیاتر. هاوکات پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێت کە لە بارودۆخی شەڕدا چالاکیە بە کۆمەڵ و جەماوەریەکان لەگەڵ گەلێک ئاستەنگ و مەترسی بەرەو دەبنەوە. هەر بۆیە پێویستە هەر هەوڵێک بەرەبەرچاوگرتنی ئەمنیەتی تاکەکەسی و بە کۆمەڵ ئەنجام بدرێت. تەنها کاتێک کرێکاران، زەحمەت کێشان، چین و توێژە چەوساوەکان و نەتەوە بندەستەکانی کۆمەلگا لەم هەموو ستەم و بێمافیە ڕزگاریان دەبێت کە بەو پەڕی وشاریەوە و بە هاوپشتی و هاوخەباتی لە پێناو دەست بەسەرکردنی دەستەبەرکردنی ویست و داواکاریە هاوبەشەکانیان تێبکۆشت. ڕێکخراوی سەربەخۆ و بەردەوامی خۆیان پێک بهێن و بەهێزی بکەن و بە بەهێزکردنی هاوپشتی و ڕێخستنی بە کۆمەڵ توانایی و پۆتانسیێلی خۆیان لە پێناو گۆڕانکاریە بنەڕەتیەکاندا بخەنە گەڕ. تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران داوا لە سەرجەم حیزبەکان، ڕێکخراوەکان، ڕێکخراوە کرێکاریەکان، مرۆڤە سۆسیالیستەکان و ئازادی خوازان، یەکسانی خوازان و عەداڵەت خوازەکان دەکات کە بە لەبەرچاوگرتنی ئەو بارودۆخە هەستیاری ئێستا کۆمەلگا و هەستکردن بە بەرپرسیارەتیە مێژوویە هاوبەشەکان ڕۆژی جیهانی هاوپشتی کرێکارانی ئەمساڵ بکەینە خاڵێکی دەستپێکی نوێ بۆ پەرەپێدان بە هاوکاری و هەماهەنگیە کردەیەکان. بەو هیوایی کە لە داهاتوودا بە هاوفکری و یەکگرتووی هەرچی زیاتر بتوانین کار و چالاکی کاریگەرتر، بەربڵاوتر و ڕێکخراوتر بە ئاراستەی دیفاع لە مافی کرێکاران و بەدیهێنانی ئازادی، یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی تا گەیشتن بە کۆمەلگایەکی دڵخواز بەرەو پێش بێت. سەرکەوتوو بێت خەباتی یەکگرتوانەی چینی کرێکار لە پێناو گەیشتن بە کۆمەلگایەکی سۆسیالیستی. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران 23 ئاوریلی 2026.